کە سوکاری شەهیدان وا بڕیارە کە بێ بەرامبەر پشکنین و نەشتەرگەری دڵیان بۆ ئەنجام بدرێت. چۆن بە چ میکانیزمێک کێ ئەم بڕیارەی داوا کۆنتاکت یاخود گفتوگۆکان لەگەڵ کێدا کراوە؟ گفتوگۆی زیاتر لەسەر ئەم باسە دەکەین بەڕێز بەرەڤان حەمدی بریکاری وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفال کراوان لە ستۆدیۆ لەگەڵماندایە و دەستەکەم با گفتوگۆکان بەڕێز بەرەڤان بەخێر هاتی. سوپاس بۆی کە ئامادەی لەگەڵمان. ئەم بڕیارە چۆن دراوە و چۆن لەگەڵ وەزارەتی تەندروستی ڕێککەوتون بۆ ئەوەی کە سوکاری شەهیدان بەبێ بەرامبەر بچن چ جۆرە پشکنینێک بکەن و چ جۆرە نەشتەرگەریەکیان بۆ ئەنجام بدرێت؟ پێم خۆشە جارێکی دیکە لە زاری بەڕێستەوە بینەرانجویان لێبێت. زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە. ئەمە 5 بڕیارە، یەک بڕیار نییە، هەر 5تان بۆ عرض دەکەم. پاش کۆبوونەوەی هاوبەش لە نێوان هەردوو وەزارەت بە ئامادەبوونی هەردوو وەزیر بەریکار ڕاوێژکار و بەڕێبەرە گشتیە پەیوەنددارەکان بەم پرسەیە دوا بە دوای ڕێکارەکانی یاسای چاکسازی پرسی خزمەتگوزاری تەندروستی لە نێوان ئەم دوو وەزارەتە ڕێکخرا کە ڕێکخرا چەند بڕیارێکی گرنگ دەرچوو. یەکێک لە بڕیارەکان ئەمەیە لە هەموو نەخۆشخانە حکومیەکان لەگەڵ بەیانیان و ئێواران کە سمی پرایڤەتی تێدایە ئێوارانیشە نەشتەرگەری پشکنین چارەسەر بە خۆڕایی دەبیتن بەبێ بەرامبەر. بۆ سنتەرەکانی دڵ لە پارێزگای هەولێر، پارێزگای سلێمانی، پارێزگای دهۆک کە پێشتر تەنها 30% داشکاندن دەکرا، ئەم جارە بۆ بە خۆڕایی کە ئەویش پشکنینە نەشتەرگەریە چارەسەرە. هەروەها تایبەت بە نەخۆشخانەکانی تایبەت ئەهلی لە هەموو شارەکانی کوردستان 50% داشکاندن ئەویش بۆ پشکنین چارەسەر نەشتەرگەری و مانەوەی کەسوکاری شەهیدان لە نەخۆشخانەکان دەکرێتن. تایبەت بە بەرکەوتوانی چەکی کیمیاوی لە چوارچێوەی یاسای چاکسەزیدا پشکنین بۆ هەموو ئەوانە دەکرێتن کە منحەیان هەیە لەگەڵ ئەوانەی کە منحەشیان نییە بۆ ئەوەی سەر لە نوێ پشتڕاست بکرێنەوە و ئەگەر پێویستیان بی منحەیان بۆ ببەسترێتەوە. پاشانیش دەفتەریان بۆ دروست دەکرێتن، دەفتەری تەندروستی تاکو و وەزارەتی تەندروستی لە ڕێگەی بەڕێوەبەرایەتە گشتیەکان ڕەچاوی وەزعی تەندروستیان بکە. تایبەت بەوانەی کە پێویستیان بە چارەسەر هەیە وەکو بەرکەوتوی چەکی کیمیاوی و پشکنینی بەردەوامیان هەیە لە ئێران، هەردوو وەزارەت بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەراتی شەهیدانی هەڵەبجە لەگەڵ بەڕێوەبەراتی تەندروستی هەڵەبجە ئەم ڕێکارانە ڕێک دەخەن بە ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران. ئەم 5 بڕیارە ڕێکخستنی پرسی خزمەتگوزاری تەندروستیە بۆ چێ؟ یەک بۆ کەسوکاری شەهیدان کە بریتین لە خێزانی شەهید، دایکی شەهید، باوکی شەهید، کوڕی شەهید، کچی شەهید، خوشکی شەهید، برای شەهید. باش. پاشانیش بۆ چیتکە بۆ تاقانەی جینۆساید یاخود ئەنفال، بۆ زیندانی سیاسی خودی خۆی، بۆ بەرکەوتەی چەکی کیمیاوی. واتە ئەو خزمەت گوزاریایی کە ئەمڕۆ ڕاگەیەندرا ئەم 5 بڕیارە کەی دەچێتە بواری جێبەجێ دوێنێ لە وەزارەتی کاروباری شەهیدان کۆبوونەوەیەکی تایبەت بە ئەم 5 بڕیارە ئەنجام درا کە وەزیری تەندروستی واژۆی لەسەر فەرمانەکان کردیە، وەزیری شەهیدان واژۆی لەسەر فەرمانەکان کردیە. ڕێکار ئەمڕۆ ڕاگەیەندرا کە لە ڕێگای بەڕێوەبەراتیە گشتیەکان وارسی کەسوکاری شەهید ئەوەی کە نەخۆشە تەنها پەسەند یاخود پشتگیری بەڕێوەبەراتی گشتی دەباتە بەڕێوەبەراتی گشتی تەندروستی یاخود ئەو نەخۆشخانەی چارەسەر وەردەگری. مەبەستت چییە لەوەی کە دەبێت ئەوە بەرێت لە بەڕێوەبەرایەتی گشتیەوە وەرەقەیەکی پێ بێت ئەم پەسەندە بۆ ناسینیتی کە بەڵێ ئەمە ئەگەر من باڕوون بێت بەڕێز بەرەفان لای هاوڵاتیان بۆ نمونە بەیانی من کە سوکاری شەهیدم یاخود زیندانیانی سیاسی دەڕۆمە نەخۆشخانەیەک بۆ ئەوەی کە بێ بەرامبەر پشکنینم بۆ بکەن یاخود نەشتەرگەریەکەم بۆ ئەنجام بدەن پێویستە چین پێ بێت لەگەڵ خۆم بیبم؟ ناسنامەی شەهید یاخود پەسەندی بەڕێوەبەراتی گشتی. ئەگەر بۆ چارەسەری ئاسایی بیتن ناسنامەی شەهید پێویستە. ئەگەر بۆ نەشتەرگەری بیتن و پرۆسەیەکی بەردەوام بیتن و مکلف بیتن پشتگیری بەڕێوەبەراتی گشتی شەهیدان بۆ نەخۆشخانەکە دەچی، نەخۆشخانەکە دەست بەجێ ئەم بڕیارانە جێبەجێ دەکاتن کە لە ڕێگای بەڕێوەبەراتی گشتی تەندروستیە و ئاراستی هەموو نەخۆشخانەکان کرایە. هەر نەخۆشخانەیەک یان هەر پزیشکێک پابەند نەبیتن ئێمە لە ڕێگای خۆمانەوە وەزیری تەندروستی وەزارەتی تەندروستی ئاگدار دەکەینەوە ئەوان ڕێکاریان بەرامبەر دەکاتن چونکە ئەمە پرسێکە لە ئیجراعاتەکان کردووە لە سزاکان لەگەڵ وەزیری تەندروستی باسمان کردی و ئامادەییان نیشاندایە کە بە پێی ڕێکارە یاساییەکان بۆ نەخۆشخانە تایبەتیەکان و بۆ نەخۆشخانە حکومیەکان هەیە کە ئەمە ئەرکە چونکە ئەم خزمەتگوزاریە بە پێی یاسا ڕێکخرایە
لە هەردوو یاسای ژمارە 9 وەزارەتی کاروباری شەهیدان و هەروەها لە واسای چاکسازیدا ڕێخستنەوەی خزمەتگوزاریەکانە لەگەڵ وەزارەتە تایبەتمەندەکان ئەمە بە ڕەزامەندی و بە تەوسیای ئەنجومەنی وەزیران و سەرۆکی ئەنجومەنی وەزیران جێبەجێ کراوە. زۆر باشە. باسی زیندانیانی سیاسی کرد کە ئەوانش بە هەمان شێوە سوودمەند دەبن. بەڵام بەشێکی زۆر بۆ خۆتان نەزانن لە زیندانیانی سیاسی هەن تا ئێستا موچەیان وەرنەگرتووە. پێم وابێت بەپێی ڕیزبەندیە لەلای ئێوە کە موچە وەردەگرن. هێشتا ئەوانە ناویان نەهاتۆتەوە بۆ وەرگرتنی موچە، بەڵام ئەوان دەڵێن ئێمە زیندانی سیاسین و هەوێی زیندانی سیاسیشیان پێ. ئایا ئەوانش دەتوانن بچن ئەو ڕێکارانی باست کرد ئەنجامی بدەن لە نێو نەخۆش؟ ئەوانەی منحەیان هەیە، منحەی زیندانی سیاسیان هەیە، ڕاستەوخۆ ئەوانە مەشمولن بەم ئەوانەی کە مەرحەیان نییە. پرۆسەکە پرۆسەیەکی چاکسازیە، پێویستە لێژنەی چاکسازی یەکلایی بیان بکاتەوە. ئێمە لە کۆتایی ئەو مانگەدا ئەوانەی کە منحیان هەیە لە پرسی چاکسازی تەواو دەبن، دەست بە واجبەی نۆ دەکرێتن لە دەستپێکی مانگی داهاتوودا. هەر یەکێک کە لە یاسای چاکسازی ناوی دەرچوو ڕاستەوخۆ مەشمولە بەم خزمەتگوزاریە. ئەوانەی کە حاڵەتی تایبەتیشن بۆیان هەیە بێن پەسەند کە کۆدیان هەیە، بڕیاری دادوەریان هەیە، بۆیان هەیە بێن پەسەند لە ڕێگای بەڕێبەرەت. ئەو حاڵەتی کە زۆر پێویستە، نەخۆشیەکەی زۆر پێویستی بە چارەسەرە، ئیمکانیاتی زۆر خراپە، دێ پەسەند لە بەڕێبەراتی زیندانی سیاسی دەباتن بۆ بەڕێبەراتی گشتی تەندروستی سنووری پارێزگایەکەی خۆی ڕێکارەکان بە پێی ئەم بڕیارانە بۆی وەردەگیرێتن و خزمەتگوزاری تەندروستی بۆی جێبەجێ دەکرێتن کە بڕێتیە لە پشکنی لە چارەسەر لە نەشتەرگەری. دەستخۆش. بەڕێز بەرەبان حەمدی بریکاری وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراون، گەلێک سوپاس بۆ ئامادەبوونن. سپاس بۆ ئێوە. دەستخۆش.